کاک دکتۆر زۆر ئیژەیە بە بڕای من کار و پسپۆڕی ئەمە بەڵام ئەم نوکڵیان لێ ئەکات و ئەڵێت ئەوانە پەیوەندیان بە منەوە نییە من حەزەکەم شتێک بڵێم ئەومان بۆ ڕوونکاتەوە کە ئەرکی سەرەکی توێژەری قوتابخانەکان چین بۆ ئەوی هەر کەسە و ئەرک و فەرمانەکانی خۆی دیاری بکات. ینی مامۆستا گیان جەنابە هەتاوەکو ئێستا ینی نازانی ئەرکی توێژەری دەرونی کۆمەڵایەتی چییە؟ دکتۆر گیان هەستەکەم کار و فەرمانەکانی تێکەڵ بوون جاری وا هەیە ئەو مامۆستایی وانەی کارامایی ئەڵێتەوە کاری ڕێنماییش ئەکات کەواتە جیاوازی لەگەڵ ئەم چییە؟ بۆ نمونە لە هەڵسەنگاندنی دەرەکیە ئەوە هەیە ئێستا هینێک فۆرمێکی تایبەتەوە پاریش کردیان هەڵسەنگاندنێکی دەرەکیە سێ پسپۆڕ یعنی بابن سەرپەرشتیاری پەروەردەیە تەقی مەکتەبەکەی تۆکەن جەنابە خۆ دەزانی پاریش هاتوون تەقی مامۆستاکەن تەقیبی تەلەباکەن ئەواکەن و فعلەن هەندێک ستانداردی تایە بۆ مناڵی خاوەنپێداویستی تایبەت تایەتی بۆ مناڵی بەهرەمەند و ڕۆڵی توێژەریشی تایە بەڵام من هەستەکەم تێکەڵیەکەیە من لەویا پشگیری تۆکەم لەوێ نووسراوە با بڵێن وەکو ڕێنماییکاری پەروەردەیی ڕێنیشاندەری پەروەردەی ڕێنماییکاری پەروەردەیی بەڵام ئەمان توێژەری دەرونی کۆمەڵایەتی جا شتێکی تریشتان هەیە مامۆستای کارامەییەکانە ئەو مامۆستای کارامەیە هۆی مەفروض ئەوانی دەرچوی پەروەردە و دەروون ناسی ئەوانن بیڵێنەوە بەزێ ساڵن هەیە جوغرافیە فیزیای نازانم چییە ئەواڵێتەوە ئەمە بەرحاڵ لەبێ مامۆستایە بێ بەڵام ئەوان گیان لەگەڵ ئەمانە قوربانجان مامۆستا کەوتت لە قەبەکەی مامۆستایە مامۆستا دیارە حسەی هەیە بە شەوانەی هەیە بەڵام ئەمان توێژەرن بە شەوانەیە نییە بڵێن دەرز بڵێنەوە ئێمە تێکەڵ و پێکەڵیەک ڕوویاوە خۆ خەتای ئەمانیتیان نییە خەتاکە ئەبێت جەنابتان حەزەکەی من هاوکاری دەکەم باشە ئەگەر تااقەتە هەیە قەڵەمەکە و بەدەستەوەیە بینوسە با من بۆ ڕوونکەمەوانێ کە توێژەر ئیشی چییە طبعا توێژەرەکان ئەوە شێوەیەکی گشتی کچی منەکەی تۆزە بێ بزانی توێ یەکێک لەوانە ئەمە ئەرکی تۆیە لێپرسینەوەی لێبکە ئەگەن نەتوانێ ئیش ئەم توێژەرێت دەستنیشانی کێشە و گرفتی من تەلەبەکانکە یعنی بزانێت کوڕەکان کچەکان چی کێشەیشانێت تەمەەن کێشەکان تەلەبە زۆربەی خۆیەت ئەچێ بۆ لای توێژەرەکە بەسێکی کێشێکی عاتفی هەیە یەکی کێشەی خێزانی هەیە کۆمەڵایەتی دەرونی هەموو کێشەکە هەیە کێشەی خوێندنی هەیە سەرچاوەیەکی ترەوەیە لە ئەم خۆی هەستی پێەکە مامۆستاکان پەیوەندی پێوەکەن ئەڵێ ئەم تەلەبەم لە ناو پۆلەوە ئەکا ئەمە دەوام دایک و باوکیان ئەڵێ ئەم کێشەی هەیە ناخوێنێ یاخود بۆ نمونە زوو لە مەکتەبە چێتە دەرەوە غایی بەبێ ئەمە شەکە لە ئیشەکان هەندێک شت تێ مامۆستای گیانەبێت جەنابێ بزانی وەکو بەڕێوەبەر بۆ هەموو بەڕێوەبەرەکانی تریش ئێمە کە ماڵین بۆ هەموو بەڕێوەبەرێکە بۆی ئەوەی کە بڵێ من زانیاریم نییە تازە بۆ بەڕێوەبەر هەندێک کەیسەیە بەم حەل ناکرێت مەسەن کچێکە حەزێتی خۆیەیە هەوڵی خۆکوشتنی یاوە کوڕێکە بۆ نمونە تعدای کردووە چزانشە هەندێک کەیسێ قورسە بەڵام ئیشی تۆیە خاتونجان لە ڕێگەی نووسراویەکەەوە لە ڕێگەی جەنای بەڕێوەبەرەوە حاڵی کەسانی پسپۆرێکی کە لەو بوارە پزیشکی دەرونیە کەسێکی تر لەو بوارەیە پێویستی بەوە هەیە سامە زۆر جار مدیری مەکتەبەکان توێژەرەکان هەروەکویەوە خەڵکمان بۆ نێر نەڵێ ئەمە توانای فێربوونی نییە هەستەکەین لاوازە لە ڕێژەی زیرێکەکەی چەنە ئێمە تێستی بۆکەین و پێڵێن ئەمە ڕێژەی زیرێکەکەی ئەمەیە پێویستی بەوەیە لەوانی مناڵەکە زۆر زیرەکە بەس فێر نابێ بەسی لاقی بە زیرێکەکەیەوە نییە زیرەکەی کێشەی نییە بەڵام کێشەی خێزانی هەیە مەسەن کێشەی ئایلی هەیە بڕای بەخۆی نییە شەرمنە گۆشە گیرە ئەم کەسێتی وای لێکە کە عیلمەکە دەرنەکەوێت ئەوە جێشتراوە هاوکێری مامۆستاکان بکە یعنی مامۆستانی جەناب دەڵێ مامۆستاگیان تۆ کۆمەڵی مامۆستاو هەیە لە ناو پۆلە کێشە دروستە بێت لە بێ دەنگەکە شت فڕەیە مۆبایل بەکارەیە نێ درنگێتە ژوورەوە چوزانم قساکە چکە کێشەی هەیە مامۆستاکە پێی حەل ناکرێت ئەڵێ ئەمە نایڵێ دەرسەکە بڵێمەوە ئەوە ڕەوانی لای جەنابتێکە ئەمەش ئیشی تۆی ئەگەر ئەمانە نەکەی حەکەیت جەنابی میدیر حەقی خۆیەتی لێولێکە پەیوەندیکردن بە خێزانەکانەوە جاری وای تۆ بێ دایک و باوکی ئەم تەلەبێ بانکە قسەی لەگەڵاوکەی بڵێ کوڕەکەتانەوە کچەکەتوانم کێشەی هەیە ئەمێ حتا نەک بۆوانە بۆ بەهرەمەندەکانیش کەسانی زیرەک و بلیمەت هەیە اینجا مەفروزە تۆ جەنابی کۆمەڵێ تێست هەیە ڕاپرسی هەیە ئیسێبیان ڕاپرسیە تۆ بزانین چۆن تەطبیقەکەی تۆ چۆن نەزانی تەلەبەکان مەسەلەن بۆ نمونە مستەوایان ئاستی خوێندنیان چۆنە چوزانی کێشەکانیان چێ لە قۆناغی زەکاری کێشەکانیان چە ڕاپرسی هەیەکەیت و عینێ سمپڵێ وەرەگری لەینەکان ئەمە ئیشی تۆیە ینی پێویستە تۆ لە کولیە خوێنوتە بزانی چۆن تێستەکرێ بزانی چۆن زانیاری و داتاکۆکەی توانێ یارمەتی کەسانی خاون پێداویستی تایبەت تۆ هاوکاری مامۆستاکە ئابێن دە شتێ بۆیان ڕوونەکەیتەوە و توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی معلومات هەیە شتێکی تر هەیە مامۆستاگیان ئەمە لە زۆربەی قوتابخانەکە نەک لەوەی تۆیە
ئێمە کە سەردانمان کردن هەستمان بۆەوە کرد سامپڵێکمان وەرگن لە تەلەبەی بە تایبەتی نۆکان و دوانزەکان پێمان وتر مەسەرەن توێژەرەکە لەگەڵتان دانیشێ یاخود مامۆساکان پێتانەڵێ ئەم پسپۆڕێ بچنە کوێ ئەوانی نۆکانتی وەڵێم هەر نازانین ئێستا بچینە عیلمی بچینە ئەدەبی بچینە سەناعە زەراعە تیجارە کۆمپیوتەر وەرزە زۆرە بوارەکان ئەوەی لە نۆی منەڵەوە ڕۆڵە هەیە لەمانە پێڵێن ئێرشادی میهەنی ینی ڕێنماییکردنی پیشەی ئەوەش لە ڕێگەی تێست و لە ڕێگەی مقابلە و لە ڕێگەی چاپێکردن لەگەڵ دایک و باوکەکانە ئەزانی ئەم کوڕە لە بواری ئەدەبیە زۆر بەتوانە دەرسەکانی هەمووی ئەدەبیەت دمری بەرزیێناو کەواتە ئەمە پێڵەی باشتر وایە بچی بۆ بەشی ئەدەبی نەچی بۆ عیلمی هەندێکتری لە عیلمیەکانە نمرەی زۆرە هەندێکتری لە بواری هونەرە ئەمە بچێتە هونەرە جوانەکان هەندێکتری لە بواری پیشەسازی و شتا تااقەتی عیلمی و ئەدەبی نیە